پەیامی ڕۆژی جیهانی شانۆ لا سەرانسەری جیهانە پەیامی هونەرمەندانی شانۆ جیاوازە لا ڕێگەی نمایشکردنی شانۆ بەڕێوچوونی و مەراسیمەی کە لە ڕۆژەداکرێت و بەشداریکردنی هونەرمەندانی شانۆ بە دڵنیایەوە هونەرمەندانی کوردیش لە هەرێمی کوردستان و بە تایبەتریش لە شاری سلێمانی ئەم ڕۆژە بەرزڕاگرن و چ جای مەراسیمەکان و لە ڕێگای شانۆکانیانەوە هەوڵیان کە زیاتر ڕێز و هەمیش پەیامی شانۆ بدەنەوە بە گوێی خەڵکیدا لەم نێوەندە یەکێک لەو شانۆیانەی کە نمایشکرا شێوک لە پاییز لەلایەن بەڕێز مامۆستا ئاشتی کەمالەوە کاری دەرهێنانی بۆ کرابوو مۆنۆدراماش یەکێکە لە ژانراکانی هونەری شانۆ کە تەنها یەک ئەکتەر تێدا بەشداریەکات سپاس بۆ بەشداریکردنی مامۆستا زۆر بەخێربی ئێوارە باش زۆر بەخێربی مامۆستا بەرەوەی بچمە ناو شانۆیەکەوە لە جیهانە بەڕێوەچوونی 27 سێکە ڕۆژی جیهانی شانۆیە هەر وڵاتە بۆ خۆی بەجیاواز گرنگی پێئات لێرە ئاستی گرنگی پێدان بۆ ئەو ڕۆژە باش بوو سەرەتا بەوەنەی 23 ڕۆژی شانۆی جیهان لەسەر جەم شانۆکاران پیرۆزەکەم بەگشتی و لە هونەرمەندان بەگشتی و هیوادارم ئەم ڕۆژە بێتە ڕۆژێکی تەبایی و کاری جدی و ئیشی جوانتر وەک بەڕێزەوتە لەسەر تاسەری جیهان ئەم کارانە ئەنجامە درێ 23 ڕۆژێکی جیهانیە بەرز ڕاگیرێ کۆمەڵێکی جاگەکرێ بەڵام بەداخەوە من بەداخەوەڵم کە ئەتوانم بڵێم لە لای ئێمە ڕاستەکە یادەکە کرێتەوە ڕاستەکە ئیشەکرێ بەڵام ئەو گرنگی و ئەهمێتی پێ نادرێ ئەو ئەکتیڤە نییە کە بە شێوەیەکی جدی کاری لەسەر بکرێ هونەرمەندان بتوانێت هەموو یەک بگرێ بەڕاستی ئەتوانین بڵین کەم و کوڕیە بێ لە هەموو لایەنەکانەوە لەو ئاهەنگانەی کە کرێ لەو خەڵات و ڕێزانانەی کە ئەدرێ بەڕاستی یعنی قیاسێکی وان ناکرێت کە بزانی چۆن ئەدرێ بە چ کەسێ بە چه هونەرمەندێ بە چ کەسێ شایستەیە بمبورەکەواڵێن بەڵام بەڕاستی بووەتەوەی کە ناسیا و کەس و برادایەتی و ئەمانە زیاتر دەورە بینێلەوەی کە حکمی کارەکەی کەی بزانە کە چ شێوازێ کارەکەی و بزانی چێ کارەکە و چۆن کارەکە کە ئەمەش بەڕاستی خەلەلە لە لای ئێمە دروست بووە ئەوەش ناخۆشە ینی تۆ ئەبێتەوەی دڵگرانی کۆمەڵێک کە زەبێتەوەی دڵگرانی ئەو هونەرمەندە بە ئەزمونانەی کە کارەکەن و بەڵام سێرەکی پژیۆ خراون ئەمانە هەمووی کاریگەری خۆیە بێ لە خۆیان بۆیە هیوادارم بتوانین بەڕاستی پێشەوەی یادی سەحوتی سێ بکەینەوە بتوانین ئەوانە چارەسەر بکەین زیاتر زۆر باشە پێویستەکە چەند ڕۆژ بەردەوام بێ بۆ ئەوەی ئەم ڕۆژە بەرز ڕابگیرێ ڕۆژانی دواتری چەند مایش بکرێت چۆن بکرێ بڵێ بەڕاستی ئەگەر تۆ ئێسمە باسی ئەم ساڵ بکەین ئەم ساڵ سێ شانۆی کراوە بۆ سەحوتی سێ شانۆیەکە نەهاتۆ بە مەسەنەن هەفتەیەکی بۆ دابنێت دە ڕۆژی بۆ دابنێت تۆ مناسبەتێکی وا بکەیت لە ڕۆژی سەحوتی سێ عەرزێکە بووە ئەرز نەماوە لە سیمان کە ئەمڕۆ بووە من عەرزێکمە بووە بەیانی عەرزێکی ترە بێ و تەواو ینی بە سێ عەرز لەگەڵ ئەو بەڕاستی شەوە ئاهەنگێک کراوە بۆ کۆمەڵی هونەرمەندان لەو شەوەشا کۆمەڵێشت کراوە کە من بەڕاستی خۆم نەمتوانی بەشداری بکەم نەچوومەوە بەڕاستی نەمدی تەنها ئەمە نەکراوە بەڵام خۆزگا ئەکرا مەسەنەن 2 هەفتە خانرا ئەو یادە زیاتر ئەکراویادە کۆمەڵی کاری جدی و باشتر ئەکرا کۆمەڵی بکرایە سە لەوانەیە کە باسی ئەماکەین باسی میزانیە و نەبوون و ئەمانە ئەکرێ بەڕاستی کە ئەوەی کە من لێ پێشواگام لێ فعلەن میزانێکی کەمە ئەوە نییە کە بتوانانی چی بکەین بەڵام خۆش نییە بۆ شێوازە بکرێ ئەگەر نەکرێ باشترە لەوەی کە تۆ بتانی کارێکی کۆمەڵی کاری چاک بکەی کۆمەڵی میزانێکی باش لە بەردەسا بێ بۆی بتانی کۆمەڵی ئیش بکەی بەڕاستی نەک بەوەی بە ساڵ و سایەقە و بە هەروە بەم شتانە بکرێت و بڵێ وڵا نیمانە وڵا بابیکەین بەڕاستی تەسەورەکەم باش دەرناچێت زۆر باشە بابێ مۆستا شانۆی کەت بۆ ژانرای مۆنۆدراما و هەڵبژاردووە مۆنۆدراما من ئەتوانم بڵێم ئەمە چوارەمین مۆنۆدرامایە من ئیشی لەسەرەکەم وەکو شێوازێکی تایبەتی خۆم وا ئیشەکەم کە هەوڵەیەم زیاتر لە مۆنۆدرامایشکەم ئەگەر باسی مۆنۆدراما بکەین بەڕێزی وەکو نەرمەندێک شارەزای کە ئەتوانین بڵێن گرانترین و قورسترین شێوازەکانی شانۆیە لە کارکردنا چونکە تۆ لەگەڵ تەنها ئەکتەرێکە کارەکەی ئەکتەرەکە کەیتر بۆ ماوەی سەعاتێک 45 دقیقە لەسەر شانۆیە و بە تەنیار خۆیەتی جوهدێکی چەند ڕۆڵێکە بینێ جودێکی زۆر گەوری ئەوێ بێ بزانێت چۆن لەو جمهورە بکە ئەو ماوەیە بە دیارەوە دانیشە بەڕاستی چۆن سەرنجڕاکە کە ئەمە خۆی کاریگەری زۆریە بێت ئەمە ئیشیەوێت هەمووکو دەرهێنەر کە بێ بزانی چۆن ئەو ئەکتەرە
لەگەڵ ئیشەکەیت چۆن بتوانێت مەکتەرەوە لێ بکەیت کە توانای ئەوەنەی هەبێ بتوانێت چکان زائیدەن توانای ئەکتەرەکەی خۆی هەمووک ئەدا هەمووک جسم کە ئەمانە هەمووی دەوری بینێ لە مۆنۆدراما من خۆم شخصی زیاتر مۆنۆدرامان پێ خۆشترە و خۆمیشی تیا بکەم و توانیمە چوار شانۆگەری مۆنۆدراما لە ماوەی 4 ساڵە بکەم و یەکێ لە مۆنۆدرامەکانم پێرار بوو کە مامۆستا ڕووبار بە شانازیەوە باسیەکەم کە ڕۆلی تیابینی و خەڵاتی باشترین ئەکتەری کچی بن لە فستیڤاڵی هەولێرە کە ئەمانە هەمووی هەیە ئەم ساڵیش ئێمە ئەم کارەمان کردووە و بەنیازین بانگهێشتکراین بۆ شاری نەجەف فستیڤالێکەیە بە وەنەی فستیڤاڵی لاوان هی عێراق کە ئێمەیەکێکی لەو کارانی کە بەشداریەکەین بەم کارە. زۆر باشە. قسە بکەم لە سەر نووسینی دەقەکە کوردیە یان وەرگێڕاوە؟ نووسینی دەقەکە نووسینی کوردیە. برای بەڕێز و هونەرمەند کەمال عەلی نووسیوێتی کە کەمال نووسیوێتی لە ڕاستیە وەختی خۆی کە ئەم دەقەی نووسی ڕۆژێک یەکتریمان بینیوتی مامۆستا شتێکی وام نووسی و حەزەکەم ئەو دەقە ببینی مۆنۆدرامایە چکە ئیزانی من زیاتر لەگەڵ مۆنۆدراما خەریکم و کارەکەم وتی دەقێکی مۆنۆدرام مام نووسی و حەزەکەم بیبینی کە سێرم کرد خوێنمەوە بەڕاستی دوای قسەمان کرد لە سەری و دانیشتین و دەقێکی جوان بوو دەقێکە تازەیە زیاتر ئەم جۆرە ئیشانە ئیشەکەی ئەمە زیاتر لەسەر با بڵین قەیرەیی کچ کارمانتیا کرد ئەو کچانی کە تەمەنیان بەرز بۆتەوە شویان نەکردووە و خەڵکی بە قەیرە بانگێکەن و کامەیەکێکە لەو کێشانی کە لە ناو ئێمە هەیە ئەم کچە زیاتر لەو ڕۆژان باسی ئەو معانات و ئەو دەردەسەری خۆیەکە کە ماوەتەوە بەوەی کۆمەڵێک کەسەوە کە هەرێکی بەمەبەستێک عیلاقیان لەگەڵا کردو و پەیوەندیان پێوە بەستووە کە ئەمە بۆتەوەی کێشەیەکی گرنگ لای ئەم ئافرەتە دەقەکە باز دە و شەواکە کە هەموو ئەو معاناتە ئەجێڕێتەوە کە هەموو ئەو کەسانی کاتون چیان لەگەڵا کردو داوای چیان لێ کردو و ویستیانە چی لەگەڵا بکەن کە ئەمە بۆتە کێشەیەک لە لای ژنانی ئێمە هەیە بەڕاستی کە لە ئێستاشە. فیدباکی چۆن بوو ئەمڕۆکە نمایشتان کرد؟ من خۆشحاڵ بووم هەموو خۆم شخصی ئەکتەرەکەم زۆر باش بوو زۆر بەدڵ بوو سەرکەوتنی بۆ خوازم تەلەبەی پۆلی یەکی پەیمانگای هونەرە جوانەکان بوو یەکەم ساڵی بوو وەکو نواندن ئەتوان بڵێم یەکەم کاری بوو کە بەم شێوەیە بە تەنیا هەرخۆی کارێکی ئاوا بکە بەڕاستی هیلاک بووین بەیەکەوە ئیشمان کرد زۆرمان هیچ کرد بەڵام جودەکەیم پێ خۆش بوو ئەتوانم بڵێم ئاستێکی باشی کرد و نەتیجەیەکی دڵخۆشکەرم هەبوو من و بینەرێکی باشی هەبوو بەڕاستی ئەوەی کە باسەکرا وەکو قسەیەک ئەتوان بڵێم زۆربەی بینەرەکان زۆر خۆشحاڵ بوون پێی. سینۆگرافیای کارەکە هەم خۆم کردم زیاتر لەگەڵیا هیچم لەگەڵا کرد سینۆگرافیەکە زیاتر باسی ناڵم باسی ئەو ژوورەکە کە ئەو کچەتیایەتی لە ژوورێکە نەهاتوم بە واقعی ژوورێک دروستکەم و کۆمەڵەشتی ژووری تیابێ هەسام زیاتر بە ڕەمزیشم کرد زیاتر بەس سەر شانۆم بارگراوندێکی ڕەش بوو هەمووی ڕەشە سەر مەسرح ڕەشە هەموو ئیشەکەم لە بینی ڕەش و سپیات دابش کرد جلی کچەکەم سپی کرد قەنەفەکەی ئەم ڕەش کرد ڕسمەکانم ڕەش کرد چوارچێوەکەی ئەم سپی کرد ئەمە باسی ئەو ئاشتی و تەبایی و ئەو دژایەتی ڕەش و سپێ بکەم بەیەکەوە کە چۆن بتوانین دووڕەنی دش زۆر باشە بۆ یەک ڕۆژ نمایشەکەی بەڕێوەبەرتی شانۆ کە فستیڤالەکەیان کرد بۆ 23 وتیان هەر ئەرزی یەک ڕۆژ عەرزەکە ئەتوانێت یەک ڕۆژ بۆ 2 ڕۆژ عەرزکە چونکە فستیڤالە ناتوانین لەوە زیاتر لەبەرەوەی عەرزێکی ترە بە دواوێ من سبێنە عەرزێکی تر هەیە هی دێرین حامیدە ناتوان من سبێنە عەرزێ بکەم و ئەوی ئەویش عەرزێکە بێ هی فستیڤالەکە بێ بەڵام ئەتوانین لە دوای ئەوە کە دوای فستیڤال تەواو بوو ئەتوانین عەرزی تر بکەینەوە بەڵام ئەوەی کە ئێستا گرفتە لە بەردەمی ئێمە سبێنە دوو سبەی ڕەمەزانە یعنی بەڕاستی مانگی ڕەمەزان و عەرزەکە لەوانەیە تۆزێ ئەشکالمان بۆ دروست بێ لەبەرەوە هەڵمان گرتووە بۆ دوای جەژنەگەر خوا یار بێ بتوانین ئەتوانین لە دوای جەژنە نمایش بکەینەوە ئینشەڵا نمایشیەکەن ئەو فستیڤاڵی کە بەشدارن لە عێراقا لە نەجەف کێبڕکێ و ئەوەیە یعنی کێبڕکێ وەڵا خەڵاتی تایە هەموو سەرتاسەری عێراقا لە هەرێمی کوردستان وابزانم تەنها شانۆی ئێمەین کە موافقەتمان بۆ کراوە و جوابمان بۆ هاتوۆ کە ئیشەکەتان سەرکەوتوو بۆ ئێمە وەرمان گرتووە لە دوای جەژن فستیڤالەکە دەست پێەکە ئالەکسەر لە 20 مانگەوە ناو زۆر باشە دەستە خۆش وێ سپاس بە هیوای کاری باش بە هیواین لە دوای جەژنەوە نمایش بکرێتەوە هەمان بینێ ئینشەڵا زۆر سپاس بۆ جەناب دەستیەوەش خۆش بێ قوربانتم